یەکەمین پێشانگا و کۆنفرانسی کشتوکاڵی و بەروبوومە ئاژەڵیەکان لە شاری هەولێر کرایەوە. لە پێشانگاکەدا بەروبوومی جوتیاران و خاوەنکارانی ناوخۆ و خوار و ناوەڕاستی عێراق نمایش کرابوو. و یەکێک لە هەدەفە سەرەکیەکان بابەتی بە بازاڕکردنی بەروبوومەکانی ناوخۆیە لە نێوان بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستاندا کە ئەمە بۆ ئێمە دەرگایەکی گەورە دەکاتەوە بەڕووی پرۆژەکانمان و جوتیاران تاوەکو بتوانین ئەو بربەستانی کە لە ڕابردوودا هەبووە تێیپەڕێنین لە ڕاستیدا و شەریکەی تەزیزاتی زراعی عێراقی ئامادەی دەربڕیوە کە بێت بەرهەمەکانی هەرێمی کوردستان وەربگرێتەوە بیباتە ناوەڕاست و خواروی عێراق تاوەکو بەرهەمی جوتیارەکانی ئێمە خاوەن پرۆژەکانی ئێمە لەوێ بە بازاڕ بکرێ. بەشداربوانی پێشانگا و کۆنفرانسی کشتوکاڵی پشتیوانی و کاراسانی بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانیان لە ناوخۆی هەرێمی کوردستان و هاوردەکردنی بۆ بازاڕەکانی خوار و ناوەڕاستی عێراق بە گرنگ دەزانن بۆ بەردەوامبوونیان لە کارەکانیان. ئەو بەربوومەی کە لە کوردستان هەیە کە زێی شانازیە لە بۆ کوردستان کە دەیگوازینەوە بۆ خوارەوە زۆر کە تەڵەب لەسەر هەیە. نسبەتی خەڵکی کوردستانی گەلێک خەک پتر گرنگیە بەرهەمێ ناوخۆیدا تدوێ فترە چۆیدا هەروەسا حکمت یعنی وەکی دیارە کابینەمەیە نەهێژی گەلێک گرنگیە بەرهەمێ ناوخۆیدای. پێشانگا و کۆنفرانسی کشتوکاڵی و بەروبوومە ئاژەڵیەکان ماوەی 3 ڕۆژ لە شاری هەولێر بەردەوام دەبێت. ژمارەیەکی زۆر لە کۆمپانیای گەورەی بواری کشتوکاڵی بەشداری تێدا دەکەن. بڕیارە هەردوو وەزارەتی کشتوکاڵی هەرێم و عێراق بۆ ئاڵوگۆڕی بەرهەمە کشتوکاڵەکانیان ڕێکەوتنێکیش ئەنجام بدەن. هەڵگورد ئەحمەد، کوردسات نیوز، هەولێر.